دادگایەکی 100% سیاسیە و هەڵسوکەوتەکانی دژی هەرێمی کوردستان زۆر ناڕەوا و نامرۆڤانەیە. ناڕەزایی بەرپرسانی باڵای یەکێتی و پارتی لە بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی یەکەم جار نییە و هەر کات بڕیارێکی دادگا لە بەرژەوەندیاندا نەبێت ڕاستە و خۆ دەکەونەتانە لێدان و هێرشکردنە سەری و بەنادەستوری و نایاسایی و شۆڤێنی لە قەڵەمی دەدەن. بەڵام لە کاتێکدا بڕیارەکە پەیوەندی بە بەرژەوەندیە دارایەکانی ئەوانەوە نییە دەستخۆشی لێ دەکەن. وەکەو بڕیارەی لە ساڵی 2019دا بە زیندوی مادەی 140 دەستوری هەمیشەیی دەری کرد یان کۆتاییەکانی 2021 کە ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی پەسەند کرد یان ئەو کاتەی دادگا تانەیەکی دژ بە پاڵاوتنی وەزیری ناوخۆی هەرێم بۆ پۆستی سەرۆکۆمار ڕەت کردەوە. ئەمەش لە کاتێکدایە دوان لە ئەندامەکانی ئەو دادگایە کوردن و بەڕەزامەندی یەکێتی و پارتی و باڵبژاردەی ئەوان لە پێگەکەیاندا دانراون. هاوڵاتیانیش دەپرسن ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم لە کار و ئەجێندای دادگای فیدراڵی و بڕیارەکانی ناڕازین و لە هەمان کاتیشدا نایەنەوێت لە سیستەمی سیاسی بەگشتی بکشێنەوە ئەوە بالانی کەم دوو ئەندامەکەی خۆیان لە دادگاکە بکشێنەوە نەک درێژە بەبوونیان لە دامەزراوەیەکدا بدەن کە بە وتەی خۆیان نایەسایی و نادەستوریە. ئەوەش بۆ هاوڵاتیانی هەرێم ڕوونە کە حکوومەتی هەرێم و بەرپرسانی حیزبەکانی دەسەڵات لە کوردستان هیچ ڕێزێک بۆ سەروەری یاسادانانێن و دامەزراوەی دادوەریان ناوشەوەی پەرلەمان کردووەتە دامەزراوەیەکی کارتۆنی و تەنیا لە کاتی پێویست و بۆ بێدەنگکردنی نایارەکانیان و کەسانی یاسایی پەنای بۆ دەبن. خۆیان دادوەرەکان دەستنیشان دەکەن و سنووری توانا و کارکردنیشان بۆ دەستنیشان دەکەن. ئەداخەوە بڕیارەکەی ئیداریای ئیتیحادی دوێنێ کە دەستچوو ناڕەزایی دەسەڵاتدارانی هەرێم لە بڕیاری نەناردنی 400 ملیارەکە و هەر بڕەپارەیەکی دیکەی بەغداد و باسنەوەی بە دروستبوونی کرفت و کێشە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم لە کاتێکدایە حکوومەتی هەرێم لە چەندین شوێنی جیاوازەوە داهاتی زەبەلاحی دەست دەکەوێت و سەرجەمە ئەو داهاتانەش لە زیادبوونی بەردەوامدان و دەتوانرێت چەندها بەو داهاتە و بێ پشت بەسن بە بەغداد موچەی تەواوی موچە خۆران لە کاتی خۆیدا دابەش بکرێت و ڕۆژە خزمەتگوزاریەکانیش دەست پێ بکرێنەوە وەکەوەی چەندین جار پەرلەمانتارانی کوردستان ڕایانگەیاندووە. دەسەڵاتی هەرێم بەهۆی زۆریە و داهاتانەوە ئامادە نییە لەگەڵ عێراق ڕێک بکەوێت و چەند جارێک لەسەر زاری بەرپرسانی باڵاوە ڕایانگەیاندووە فرۆشتنی نەوت لەلایەن خۆیانەوە قازانجی زیاترە لەوەی ڕادەستی عێراقی بکەن. بەڵام لە ڕاستیدا ئەو پارەی دەخرێتە بەرژەوەندی خەڵکەوە چەندین جار کەمترە لەو پارەی لە چوارچێوەی بودجێ عێراقدا بەر هاوڵاتیانی هەرێم دەکەوێت. جیا لەوەش هاوڵاتیانی هەرێم دەپرسن ئەگەر ئەو شەڕە ڕاگەیاندنەی دەسەڵاتدارانی هەرێم لە نەناردنی 200 ملیارەکەدا دەستیان داوەتێ لە پێناو موچە و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمدایە با لەگەڵ بەغدا ڕێک بکەون و نەوت ڕادەست بکەن تاوەکو هەرێمی کوردستانی شاوشێوەی هاوڵاتیانی دیکەی عێراق لە پارە و جاهاتی وڵاتەکە سوودمەند ببن. دوایین بڕیاری دادگای فیدراڵی عێراق تاکە بڕیاری ئەو دادگایە نییە کە دەسەڵاتدارانی هەرێمی شۆک کردبێت و پێشتریش لە دوو بڕیاری جیاوازدا ڕیفراندۆمی سربەخۆیی و یاسای نەوت و غاز و بڕگەیەک لە یاسای باریکەسێتی هەرێمی هەڵوەشاندوێتەوە. الغاز لحكومة إقليم كردستان رقم 22 لسنة 2007 وإلغائه.